پارچلتۆنم لێ کردەوە بەڵام ئەو ساڵەکە 15. سێوی باڵەکایەتی یەکێکە لەو بەرهەمە کشت و کاڵیانەی کە ساڵانە بەرهەمێکی باشی هەیە، بەڵام ئەمساڵ جوتیارانی باڵەکایەتی ڕەنج بە خەسارن و سێوەکەیان بەرهەمی زۆر کەمە لە چاو ساڵانی ڕابردوو. ئێستا کە کاتی پێگەیشتنی بەرهەمی سێوی پاییزێ جوتیاران لە ناو باخەکانیان سەرقاڵی ئەوەن کە سێوەکانیان ئەڕنن و ئەیخەنە بازار بۆی بفرۆشنەوە. جا مام ڕەشید لێرەیە با من گفتوگۆیەک لەگەڵەوەی بکەم. مام ڕەشید سڵاوت لێ بێ ماندوو نەبی. هۆکاری کەمی بەرهەمی سێو چی ئەمساڵ بۆ ئاواکەمە؟ وەڵڵای جا سەرما لێیداولەوە باو بەفر باران و شتیوە ئێواری بەفر باری لە بۆ سپێنێژ بەستی بەرەکەی هەموو لە ناوبرد. ئارێوەڵە ئەوە کاریگەری سەرما و بەفرەکەی بەهارێ ئێستا بەڵێ ئارێوەڵە کاریگەری وە ئارێوەڵە. ساڵانی ڕابردوش هەبوو بۆ شێوە بەرهەمکەم بێ بەخدا هەبوو نۆڵاگە باغ قەدیم بێ بەرهەمی باش بوو بەڵام ئەو ساوابی ئەرێوەڵە هەرەوە بوو ئارێوەڵە. بۆ خۆت بڵێم چەند سێوت هەیە باخ کە چەندە بێت ساڵانی ڕابردوو بەرهەمت چەند بۆ ئەمساڵ بەرهەمەکەن خۆ لە 1000 سێوی دەدایی من 1000 بنی ئارێوەڵە 400 جۆزم هەیە تقریبان 200 قەیسیم هەیە ڕەنگە 500 خۆخم هەبی 200 هەرمێم هەیە ترێم هەیە ڕزم هەیە. ئەوانش بەم بەو شێوەیە خراپ بوون ئەو ساڵیانەوان ئارێوەڵە هەمووی خراپ بوو تەنها سێ و ترێکم ڕێک باش بوو سێ و ترێکەش بڕێک باش بوو. سێوەکە ساڵانی ڕابردوو چەند تۆنت لێ بەرهەمو هێنا ئەمساڵ من پارچل تۆنم لێ کردەوە بەڵام ئەو ساڵەکە 15 ئارێوەڵە بەس هەر لە خوای بەزیادبی پێم وەکو دیتنەوەیە نەخۆ لێرە کەس نیتی ئەوەی تۆ ئەوە نەشکەمی کردو هێشتاش لە هەمووی باشڵی سەر پێشکرم ئارەوەڵی زۆر مەمنونی خوامان کەورس قەیداوتە من ئارەوەڵە. سێوەکە بینی سێوەشی زۆر جوانە سێوەی پێشتاوە لە ڕووی نرخەوە چۆنە لە ساختکردنەوەی بازار بە قۆرانەدا لەبەری ئێرانێ بەڕاستی ئیمە پارەی کەم دەکە ئێستا ئێرانێ 1300 تێ دەکە ئەمەش دەیبین لەیوش جوانترە و ئەدا من وەستام لە ئیناو لە ئێرانی هاتەمەشای مۆریش لێ دەدا و کاغەزیش دادەنێ ئەی بەڕێم کردووە بەدەوە ڕقم دووە ها ڕقمێکەکەم ڕێ کردووە لەوەی جوانتر ئەوە حادی نعزەکەی بەدەریکە لابای پێ دەڵێن ئەمە بە کوردی لابا ئەوەی ئەرێوەڵادا ڕقمی وەشیوانیشە و دەیمە باشسە بوو بنەوسەتیان ئیوانش سەر ڕایکەمی بەرهەمەکەی کێشەی ساغبوونەوەکەشتان هەیە ئارێوەڵە ساغی نەبیتەوە ئێستا ئەو ڕبڕێ کردووە ئەو کابرای بۆی هەیە سپەی دوسوی لێ بمێنیتوە سەر بنابێ زوو ئارێوەڵە. بڵێم هەم کەمی بەرهەمەکەی هەم ساغ نەبوونەوەکەی تا چەند کاریگەری هەیە لەسەرەوە وەکو جوتیاران لەسەر سەرچاوە بژێوی ژیانتان چاتن کاریگەری هەیە وەڵا کاریگەریەکەی ئەوەی مەسەرەن بڵێم کۆ وەڵڵاینە بڵێمەوە سەرچاوی بژێویتانە هەر ئەوە پیشەتانە ینی بەوە بژێوی ژیانتان دابینەکەنەوە من ئەرێوەڵای بەنسبەتە من ئەرێوەڵا هەرەوەم هەیە چ ژیانی دی ئەوم نییە معاشم نییە شتیوا من نییە و چکاسوی دیکەشم نییە بەدەوەیە بەڵام ئیوا هەیە وەڵا بەڵێ هەیتی ژیانی دیکە دوکانی هەیە مەسەرەن سارێ هەیە شتیوای هەیە بەڵام من وڵی ژیانم لەسەر باغەیە.